تا ئێستا 37 دانیشتنی دادگا بۆ وەرگرتنی قەرەبوو لە 12 داوا سەرکراوی کۆمپانیا و کەسایەتی کە چەکی کیمیاییانداوە بە ڕێمی پێشووی بەعەس بەڕێوە چووە. کۆمەڵی قوربانیانی چەکی کیمیاوی هەڵبجەش دەڵێت 670 وارسی شەهید بەڵگەنامەی شەهیدبوونی کە سوکاریان لە کۆڕەوەکەدا لە ناوچووە. 1985 وارسیان هیچ کێشەیەکیان نەماوە قەسامەکانیان هێناوە و ئەوانی تریان یان قەسامەکانیان کۆپیە تەصدیق نەکراوە یان قەسامیان دەرنەهێناوە. بۆیە لە ڕێگای کۆمەڵەوە چەند جارێک ئاگاداریمان کردووە و بە تەلەفۆنیش پەیوەندیان پێوە کراوە هەر وارسێکی شەهیدێک تا ئەو بەروارەیە کە دیاری کراوە قەسام نەهێنێت ئەمە بە شایەدی هەموو دنیا مافی نامێنێ لەو دەعوایە و ئەوانش کە لە سلەیمانی دەرهاتوون 670 قەساممان لە سلەیمانی دەرهاتوو کاتی خۆی لە کاتی کۆڕەوەکە ئەم قەسامانە ئەولیاتیان نەماوە. ئێستا لە هەوڵێەوەداین لەگەڵ دەستەی پارێزەرەکان ڕێچارەیەک بدۆزینەوە سەردانی لایانی پەیوەندیدار بکەین بۆ ئەوەی میکانیزمێک بدۆزینەوە بۆ ئەوەی ڕێگایەک بدۆزینەوە بۆ تەصدیقکردنی و قەسامانش. پارێزەری دۆسیی وەرگرتنی قەرەبووەکە دەڵێت باش کۆتاییاتنی دانیشتەکانی هەڵەبجە و سلێمانی لە ڕێگەی تیمێکی نێودەوڵەتی درێژە بە دادگایەکە دەدەن و بەردەوام دەبن تا قەرەبوو لەو کۆمپانیا و کەسایەتیانە وەربگرنەوە هاوکاری بەعسیان کردووە. سەبارەت بەوەی کە دوایەوە چییە بێ کە ئێمە هەموو ئیجراعاتی ناو محکەمەمان تەواو کرد، محکەمە بڕیاری خۆی دەرەکا و ئەو کاتە محکەمەکەش دەرەجەی قەتعی وەرەگرێ و قەرارەکە محکەمەی یعنی قەرارەکە دەرەجەی قەتعی وەرەگرێ. تیمێکی تایبەتمان هەیە لە دەروی وڵات هەڵەسێ بە جێبەجێکردنی ئەم بڕیاری دادگای سلێمانی و ئەو کاتە ئەوان بە پێی یاسای ئەو وڵاتە هەڵەسن ئەم قەراری محکەمەی سلێمانیە تەنفیزەکەن یان جێبەجێەکەن لە وڵاتە. زیاتر لە 3 ساڵە لە ڕێگەی دادگاوە بە سەرپەرشتی تیمێکی پارێزەرانی نێودەوڵەتی لە دادگاکانی هەڵەبجە و سلێمانی سەدان بەڵگە و دۆکۆمنت لەسەر 25 کۆمپانیا و کەسایەتی تۆمار کراوە. دواتر کەم کرایەوە بۆ 12 کۆمپانیا و کەسایەتی و لە ئێستادا ڕێکارەکانی دادگا گەشتووە تا کۆتایی. بەپێی زانیاریەکان 4817 کە سوکاری شەهید داوایان دژی ئەو کۆمپانیانە تۆمار کردووە و وارسی 2228 شەهیدی کیمیایی بارانەکەی هەڵەبجەن. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.